زۆر خۆشحاڵم کە مادەمان تەواو کردووە بیرکاری لەگەڵ ئێوەی ئازیز. بەڕاستی ئەم پەیمانگا شیرینەش بەڕاستی دڵسۆزە لە فەرمانبەری، لە مامۆستای، لە بەڕێوەبەری و سوپاس بۆ خوا. الحەمدولله منهەجمان تەواو کرد، الحەمدولله منهەجمان تەواو کرد. زۆرە بۆ ئەم کاتە و لەم پەیمانگایە منهەج تەواوکەی و بە ئەم ساڵیش، چونکە جەژنی تێکەوت، چونکە هەندێک شتی تێکەوت کە نەدەتوانێت داوام بکرێت. والحەمدولله منهەجمان تەواو کرد. بۆچی؟ لەبەرەوەی لە یەک شەمە تا پێنج شەمە وانە خوێنراوە. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ پەیمانگا پاشان و سوپاس بۆ ئێوەی ئازیز. هیوادارم هەر یەکەتان سەد بێنن و بەڕاستی ئینشاءڵڵا ئەیهێنی، بەنا بەخوای گەورە ئەیهێنی. وەوا دەوامەکەیت کە عەلاساس زۆر مسەیتری، زۆر سەرکەوتویت، هەمووی وەرگرتووە. بەڕاستی سەرکەوتی پلانێکی جوانیش دانێ بۆ خوێندنی قوتابی ئازیز. هیوادارم ئەو هیلاکەی ئێمە و خۆشتان کە هاتوون بۆ ئێرە هیلاک بوون بەزایە نەچێت. بتان بینمەوە بە نمرەی زۆر بەرز، بە دەرچوێکی تەواوەتی، بە دڵێ خۆت بێ نمرەکە ئینشاءڵڵا. خۆشحاڵ بووم لەگەڵتان و خۆشحاڵ بووم هەر لەگەڵتان هەمیشە، چونکە ئێوە بەڕاستی قوتابی نمونەیین. بڕواتان بێوە ڕاستیە، نمونەیی و لە ئەخلاق، لە خوڕەوشت، لە زانستی جوانیشی وەرگرتووە. شایانی هەموو شتێکی باشن بەڕاستی. سوپاس بۆخوا کە تەواومان کردو و بە دڵی خۆشم تەواو کرد. زۆرە بە دڵی مامۆستا، چونکە هەندێک پرسیار هەیە کە مامۆستاکە حەزیرێکا بۆ قوتابی حەلکە، ئەوانەشم حەل کردووە. سوپاس بۆ خوای گەورە.